بۆ جاری دووەم لەم هەفتەدا گەنجان و کاسبکاران و خاوەن گۆڕەپانانی گواستنەوەی کەرەستە بیناسازیەکانی قەزای کفری گردبوونەوەیان ئەنجامدا و سێڕیانی پێکەوە بەستنی پارێزگاکانی دیا لە سەلاحەدین کەرکووکیان بە یەکجاری داخست. بە مەبەستیمانەوەیش خێمەیان لەسەر شەقامەکە هەڵدا. ئەوان سێ ڕۆژ پێش ئێستا گردبوونەوەی ناڕزاییان ڕێکخست و داواکاریەکانیان ئاراستەی بەرپرسانی سنوورەکە کرد. بەڵام تا ئێستا هیچ کەسێک بەدەم داواکاری دانیشتوانی کفریەوە نەهاتووە. خۆپیشاندەرانیش جەخت دەکەنەوە کە تاکو و کێشەکانیان بۆ چارەسەر نەکرێت ڕێگە بە تێپەڕینی هیچ ئۆتۆمبیلێک لەو بازگەیەوە نادان. ئێمەی خاوەن کار و کاسبەکانی شاری کفری لە چەندین ساڵ لەژێر ڕەحمەتی تۆپ و ڕاجیمەی حەزبی بەعەز بووین و چاوەڕوان بوون عێراق ئازاد بێ بۆ ئەوەی لە دەستی زوڵم و ستەم ڕزگارمان بێت. لە کاتێکدا ئێمە چاوەڕوان بووین سوپای عێراق ڕێگری لە کردەوەی تیرۆریستی بکات کەچی بە پێچەوانەوە ڕێگری لە ئێمەی خەڵکی کاسب دەکات و نایڵەت کار بکەین و ڕێگە بە تێپەڕبوونی ئۆتۆمبیلی بار هەڵگرت نادات تێپەڕ بێت و هەمووی بە پلانی قاید عملیاتی دیالە دەکرێت و ڕێڕەوی ئۆتۆمبیلەکانی گۆڕیوە بۆ شاری خانەقین. ئێمە داواکارین ئەمە ناحەقیە بەرامبەر شارەکەمان نەمێنێت و ڕێگا بکرێتەوە و ئەم زاڵگانە ڕێگری نەکەن. هەروەها داوای دەست لە کار کێشانەوەی قات عملیات دیالە دەکەین. کاکە ئەو داواکاری کە دوو ڕۆژ پێشی سەدراوە پێمان بە حساب کە سەیتەرەکەمان بۆکەن هیچ بەڵێنێکیان جێبەجێ نەکردووە هیچ بەرپرسێک نادێت و بەهانامانەوە. ئەوە شاری کفری ئەو سەیتەرە ئەوە بۆ ماگونی مێگەچی ئەو سەیتەرە داخراوە بەسەر هەموو نوع بار هەڵگیرێ بۆی نییە هیچ بارێک بێتە کفری و دەرچێلەی بۆ ئەوەی ئەڵێن کاکەمە قرارێکە لە قاید فرقەوە هاتووە لە قاید عملیات و هاتووە سەیتەرەکەی داخستووە خستووەتە ڕێی خەتی خانەقین سێ سەیتەرەی بۆ خۆی داناوە هەر سەیتەرەی 75,000 بە 75,000 بە 60,000 وەرەگرێت لە سیارەکان ئەم سەیتەرەی داخستووە و شاری کفری خنکانووە. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن بەرپرسانی حکومی دەستیان خستووەتە بینەقاقای دانیشتوانی ئەم قەزایە و ناهێڵن بەڕەنجی شانی خۆشیان بژێوی ژیانیان دابین بکەن. لە پێناو وەرگرتنی سەرانە و بەرتیل لە خاوەن بارهەڵگرەکان ڕێڕەوی گواستنەوەی ئەو کاڵا و کەرستانەیان بۆ قەزای خانەقین گۆڕیوە. ئێستا لە بەرامبەر تێپەڕینی هەر بارهەڵگرێک بڕی 210,000 دینار بە ناڕەسمی و وەکو سەرانە لە سێ بازگەی سەر ڕێگای خانەقین وەردەگیرێت. وەڵی من پەنچەرچی دوکانی پەنچەرچی ڕۆنگۆڕمەیە لەو سەرڕیا چۆن زەرەر نەکەن وەڵی ڕۆژێ نەیکەم نیمە بیخۆم ڕاست بۆ لە حەڵال بێ بۆم لە حرام بێت خێرەمە پارە خواردنە غێرەمە دەساییسە خێرێکێ لە دەست بێتە جواو لە سەرمان ئێمە لا غەربیە لا شەرقی عەرەبەکەڵێ نازام عایدی کام لاین نەعایدی کورسانی نەعایدی عەرەبستانین داواکاریمان وەیە یەکێ بێتە کێ خۆی بە مەسئولی منەزانێ کێ خۆی بە ساحیبی ئەم ماڵازانێ بێتە جواو لە سرم بۆ ئەم وەزعام خەڵکەی تایە کۆمەڵی ڕەشوڕوتی فەقیری داما و لە کفریایە تۆ سەری هەنێکی مەگە لە خوا بەزیایە دایەتێ بەس هەنێکی سێ کوتی داما و فەقیرە دەست نەڕۆیە داماوە هیچی نییە کرێکارە خواشکەوە ئەم تۆزەیشە لەم ناوە ئەمیش ئەیرەی بەستووە لێم و ئەو لای کردوێتەوە لە بەڕۆی بەرژەونی خۆیان بەداخەوە خەڵکی چاوەڕێوەیە کرد کە بارودۆخی مەعیشی و ژیانی بڵێن هاوڵاتیان لەم شارەدا کەمێک گەشە بکە بەڵام ئەوەتا نزیگەی مانگێکە ئەم سەیتەرەیان بەستووە لە کاسبکاران و خاوەنبار و خاوەن لۆری و ئەوانەی کە کاسەبا دەکەن لەم ڕێک بڵێن بەرەو ناوچەکانی خوار و ناوڕاستی عێراق بارە بن ناچاریان کردوون ڕێگایەکی دوورتر ببڕن بە ڕێگای خانەقینە بڕۆن بەرەو خواروی عێراق و بەرەو ناوەڕاست و جگە لەوەی کە ڕێگاکە دوورە پارەیەکی زۆریش نزگەی 200,000 وەکو خۆیان ئەڵێن لێوەرەگرن لە سێ شوێنی تر لە سێ شوێنی سەیتەرەی حکوومەتی عێراقی. قەزای کفری سەر بە ئیدارەی گەرمیان بە ناوچەیەکی پشتگوێخرا و بێخزمەتگوزاری لە سنوورەکە دەبینرێت بەهۆی کەمی کارگە و شوێنکار و کەمی بەڕێوەبەرایەتی حکومیەکان لەم سنوورە بەشی زۆری گەنجان بەدەست نەبوونی هەلی کار و بێکاریەوە دەناڵێنن. حکوومەتی هەرێمیش تا ئێستا هیچ ئاوڕێکی لە داخوازی و داواکاریەکانی هاوڵاتیان نەداوەتەوە و ڕۆژ دوای ڕۆژ بار و گوزەرانی سەرشانی هاوڵاتیان سەختتر دەبێت. هاوەر محەممەد بازگەی کارێز لە قەزای کفری.